بەڵێ هەر تایبەت بەم بابەتە بۆ پێدانی منحا بە مامۆستایانی خۆبەخش دەمانێت گفتوگۆی زیاتر بکەین بابزانین ئەو مەرجانە چین کە ئەو مامۆستایانە ئەگرێتەوە چەندن ژمارە مامۆستاکان و هەروەها جگە لە ئەوە ئەو منحەیە کە بۆ مامۆستایانی ئاینی خۆبەخش دیاریکراوە چەند دەبێت و هەموو ئەمانە کۆمەڵە پرسیارن لە مامۆستانە بەس ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پرسیاری لێ یەکەم و بەخێر هاتن تاکەم. زۆر سپاس بەخێر بێ سەر چاوان. پێش هەموو شتێک بابزانین ئەم بڕیارە چۆن درا چونکە مامۆستایانی ئاینی خۆبەخش کۆمەڵە داواکاریان هەبوو یەکێک لە داواکاریەکان ئەم بابەتە بوو. چۆن ئەم بڕیارە درا؟ بڵێ سەرەتا دەمێ پێش ئەوی وەڵامی پرسیارەکەت دەمەوە بەبوونی یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بی کە بەیانیە پیرۆزبایی لە گشت موسڵمانانی کوردستان و جیهان بکەم ئینشاءالله ئەو یادە بەخۆشی و بە ئاشتی و کامەرانی بۆ میلەتەکەمان بگەڕێتەوە و گیانی تەبایی و بێکەوەژیان و خۆشەویستی نێوان هەموو ئاینی پێکاتەکان لە هەرێمی کوردستان زیاتر بکات. وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بەخەم و بەپەرۆشەوە بوو لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بۆەوەی ئەو مامۆستا بەڕێزانی کەوا لە لای ئێمە بە شێوەی خۆبەخش خزمەت دەکەن خزمەتی مزگەوتەکان دەکەن پێشنوێژی دەکەن و وتار بۆ خەڵک دەخوێنەوە یارمەتیان بدا و هاوکاریان بکە ئەگەرچی بەڕێز وەزیری ئەوقاف کاروباری ئاینی لە ماوەی ڕابردوو چەند جارێک هاوکاری و پێشکەش کردوون بەڵام بە شێوەی بەردەوام ماگانە بە شێوەی تەسبیت و سابتی نەبووە بۆ ئەوەی ئێمە وەکو موچەیەکی ماگانە بۆ مامۆستای بەڕێزی حەژمار بکەین بەحکمی ئەو دۆخە خراپەیەکەوە لە ماوەی ڕابرد دۆخەدارایی بەسەر هەرێمی کوردستان داهات یعنی نەتوانرا بە شێوەی ماگانە ئەو یارمەتیان پێشکەش بکرێت بەڵکو ماوە پێشکەشیان دەکا بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف کاروباری ئاینی پرۆژێکی پێشکەش بە ئەنجومەنی وەزیرانی کوردستان کرد بۆ ئەوەی ئەو مامۆستا بەڕێزانی کەوا لە لای وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی وتار دەخوێننەوە مزگەوتیان هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ماگانە منحەیەکیان بۆ دەستنیشان بکات تاوەکو وەزعی هەرێمی کوردستان بەرەو باشتر دەچێت بۆ ئەوەی مافەکانیان زیاتر بۆ دابین بکە و بە سوپاس و حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەو پەڕی خۆشحاڵیەوە لە ماوەیەکی زۆر کورت داوای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی وەڵام دایەوە و ئەو منحەمانگانەی لەسەر بودجێ وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بۆ ئەو مامۆستایانە تەرخان کرد کە هیچ موچەیەکیان نییە. کاتە مەرجەکەی ئەوەیە کە ئەو مامۆستایە لە هیچ شوێنێکی تر فەرمانبەر نەبێت موچەی نەبێت بۆ مەرجە منحەکەی بۆ خەرج دەکرێت. بەڵێ ئێمە دوو مەرزمان هەیە یەکەم نابێت موچەی هەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەو بۆ ئەو کەسانی کە موچە و داهاتیان نییە و دومیش مەرجە ئەو مامۆستایان مزگەوتی هەبێ وتار بدات واتە مزگەوتێکی لە ئەستۆ بێت وتار پێشکەش بکات یان جاروا هەیە پێشنوێژ وتار خوێنی لە هەمان مزگەوت ئەمە مەرجی ئێمە لەو مزگەوتە بەردەوام بی و کاری خۆی بکە ئەو ژمارەشان زۆرە بەڕاستی لە هەرێمی کوردستان. کاتە ژمارەکان چەند دەسەڵ دەکەم لە 1500 بەسەرەوەی ئەو ژمارەیە خۆی ژمارە خۆبەخشمان زۆرترە بەڵام ئەوانن بەشێکیان لە وەزارەتەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانبەرن بۆیە لە لای ئێمە هیچ ئیمتیازاتێکی دارایی نانگرێتەوە چونکە ئەوان موچەی خۆیان هەیە ئەوانەی کە دەیانگرێتەوە ئەو کەسانن کەەوە موچیان نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی دەستی بە پۆلێنکردنێ کردەوە بۆ ئەوەی مافی کەس نەخورێت لە ئێستادا پۆلێنکردنەکە بەرەو قۆناغەکانی کۆتاییە موچەکە لە ئەو منحەیە با بڵێن کە دایاندرێتێ ماگانە لە مانجی ئەیلولەوە حسابە لە مانجی نۆوە بۆیان هەژمار دەکرێت. کاتە جەنابەت ناوی منحەی لێنێ هێشتا ئەمە ئەو بڕێ نییە کە وەکو گرێبەستێک مامەڵی لەگەڵ بکرێت یاخود ناوی موچەیەکی تایبەتی لێ بنرێت کە هی مامۆستایانی ئاینی خۆبەخش. من جەنابەت دڵنیا دەکەم و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تایبەتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی پێویست بێت هەر خزمەتێک شایستە مامۆستایانی ئاینی بەڕێز موافقەی لەسەر دەکا و ڕەزامەندی لەسەر نیشان دەدا ئەمە جێگای خۆشحاڵیە و مامۆستایانی بەڕێزی ئاینی ڕادەگەێنم کەوە لەگەڵ کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئیمتیازاتەنیکەوە پێشکەشیان دەکرێت و ئینشاءالله کە ئێمە دەچین بەرەو کابینی دەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مافانێکەوە لێرە جێگیر کراون لەوێ زیاتر تەسبیت دەکرێت جوانتر جێگیر دەکرێت واتە هەموو مافێکی قانونی و یاسایی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مامۆستایانی ئاینی خۆبەخش تەرخانی دەکات و لە خزمەتیاندا دەبێت و هەرچی پرۆژێ وەزارەتی ئەوقافەیەکەوە دایانداتی بۆ بەڕێزان لە ئەنجومەنی وەزیرانی کوردستان بە دڵنیایی بۆ مامۆستایانی بەڕێزی ئاینی جێبەجێ دەکرێت. زۆر باشە مامۆستا بەس ئێستا هیچ ڕێکارێک نەماوە تەنهارەوەیە کە لە مانگی ئەیلول ملحەکە وەربگرن. ئێمە لە ماوەی ڕابردوو داوامان لە بەڕێوەبەراتی گشتی ئەوقافی پارێزگاکانی هەرێمی کوردستان کرد بۆی ناوی ئەو مامۆستایانەمان بدەنێ کە مزگەوتیان هەیە وتار خوێنن یان وتار خوێن و پێشنوێژ لە هەمان مزگەوت واتە مزگەوتیان ئەستۆدا لە ئێستادا پۆلێنی ئەو ناوانە گەیشت وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی تەنیا ڕێخستنێکی ماوە ڕێخستنەکەی بۆ دەکرێت دوای ئەوەی کە ڕێخستنی بۆ کرا ئیتر دەست دەکرێت بە داواشکری منحەکە. با مامۆستایانی ئاینی دڵخۆشکەین چەندێک لە ڕێکارەکان تەواو بووە ئەو پۆلێنکردنەکە تەواو لە 100 چەندی تەواو بووە کە ئیدی ڕێکارە ئیدارەکان کۆتایی هاتبێ. یەک تۆزی کەمی ماوە تەواو بێت بڵێ دەتوانم بڵێم هەموو ڕێکارەکان تەواو بووە تەنیا شتێکی بچووکی ماوە بەڵام من دەمەوێت بە هەموو مامۆستایانی بەڕێزی ئاینی لە ڕێگای شاشە جوانەکەی کوردستان 24 پامیشان بدەمێ ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش دڵنیایان دەکەینەوە
مافی مامۆستایانی ئاینی خۆبەخش لە لای وەزارەتی ئەوقاف و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پارێزراوە و دڵنیاش بن لەوەی ئینشاءالله ئێمە لە کابینی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو مافانێکەوە ئێستا هەیەە دەقات و دیسقات بەرامبەریان بۆ جێبەجێ دەکەین ئینشاءالله. ئەوسانە بەس کە ئەڵێن منحە هەموو بڕە پارەیەکە گرێتەوە هەتا زۆرترین پارە. ماوەسانی ئاینی شەسە چاوەڕوانیان بزانن منحەکە چەندە خۆیان ئاگادارن بڕی منحەکە شایستێ بە خۆیان بەڵام لەبەر ئەوەی ژمارەکە تا ئێستا بە شێوەیەکی تەواوەتی جێگیر نەکراوە بۆیە ناتوانین بڵێن ئەو ژمارەیە بەڵام منحەیەکە شایستە بە مامۆستای بەڕێزی ئاینی کە بتوانێت ماگانە سوودی لێ وەربگرێت. زۆر باشە دەستخۆش کاک نەبەس جەنابەکە لێرەی دەرفەتە باجگە لەو بابەتە لە بابەتی تریش ئەپرسیار لە بەڕێستان بکەم ئەوش سەبارەت بەوەی کە پێویستە لە هەر مزگەوتێک کە بانگبێژێک هەیە بانگێکی زۆر خۆش بە گوێی موسڵمانانە بوترێت و سیستەمێک هەیە کە سیستەمی یەخستنی بانگەکانە ئەم سیستەمە تەنیا لە هەولێر هەیە یاخود هەموو هەرێمی کوردستان ئەگرێتەوە چۆنە ئەو سیستەمە مەبەستەوەی بزانم لە لادێ دووردەستەکان چۆنە توانێت سیستەمە ڕێک بخەن. حەز دەکەم بە جەناب بڵێم ئێمە لە هەرێمی کوردستان 6083 مزگەوتمان هەیە لە هەرێمی کوردستان ئێمە نزیکەی 4000 وتارمان هەیە وتاری هینی. ئەو پرۆژێکەوە جەناب باسدەگەی پرۆژەیەکی زۆر گرنگی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە فتوای ئەنجومەنی باڵای فتوای کوردستانی پێوەرگیراوە واتە لە ڕووی شەرع و هیچ ئەشکالێکمان نییە. پرۆژەکە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت بێت جیاوازی تەنانەت گوندێکی دوورە دەست کە لەسەر سنوور بێت ئەو پرۆژەیە دەیگرێتەوە و تێیدا جێبەجێ دەکرێت. خودی پرۆژەکە ئەوەیەکەوە ستودیەکی مرکزی ناوەندی بانکدان لە هەر شارێکدا دروست دەکرێت و لە مزگەوتەکانی هەرێمی کوردستان زۆرێک لە ئێرسیباتی تەکنیکی دروست دەکرێت لەوەیکەوە بانکێک بە دەنگێکی خۆش بێگومان دوای ئەوەیکەوە خولی بانکبێژی و مەقامات و زانینی بانک دەبینێت بانکێک لەو مزگەوتە دەدرێت بۆ هەموو شارەکە بەبێ جیاوازی. ئەم پرۆژەی بانگە پرۆژەیەکی مۆدێرنی جیهانیە لە جیهانی ئیسلامیدا جێبەجێ دەکرێت لە هەموو جیهانی ئیسلامیدا جێبەجێ دەکرێت و لێرەش ئێمە وەک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی قۆناغی یەکەم لە شاری هەولێر دەستمان پێکرد لە ئێستادا لە هەولێر و دەوروبەری کە قۆناغەکە ئیشی تێدا دەکرێت 750 مزگەفت لە ئێستادا ئەو بانگەی یەخستنی بانجی تێدا بانگ دەدرێت و پرۆژەیەکە جێگای ڕەزامەندی هەموو خەڵکە چونکە ئەوانەی کە بانگ دەدەن بە فعلی دەنگ خۆشن بەڕاستی بە شێوەیەکی زیندوو بە حەی بانگ دەدرێت خەڵک وا دەزانی یعنی ڕاستکردنەوەی بکەین چونکە هەندێک خەڵک وا دەزانی بانگەکە بە شێوەی ئۆتۆماتیکییان بە شێوەیەکی ترە نەخێر ئەو بانگە بانجی زیندووە و خەڵک بانگ دەدات لە ئێستادا 56 بانگبێژ لە مزگەوتی سەواف لە شاری هەولێر دەوام دەکەن بە شێوەی خشتێکی پۆلێنکراوی ڕێکوپێک ئەو بانگە بە شێوەی زیندوو دەدرێت بۆ هەموو ئەو مزگەوتانی کە لە شاری هەولێر و دەوروبەری هەن و یەک بانگە بە دەنگێکی خۆش و مەقاماتی جیاواز لە نوێژی بەیانی تاوەکو نوێژی عیشا هەموو مەقاماتەکان جیاواز. کەواتە ئەو بانگەی کە لە هەولێر گوێبیستیە بین هەمان دەنگی ئەو کەسێک کە لە سلێمانی گوێبیستە بۆ شێوانە ئەوەی هەولێر پەیوەندی بە شاری هەولێرەوە هەیە سلێمانی ستودیش تایبەتی بەخۆیان پەیوەندی بە شاری سلێمانیەوە هەیە و بێگومان ئەوە بە هاوکاری لەگەڵ ئەنجومەنی باڵای فتوای کوردستان و شاری دوهۆچی بە هەمان شێوە ستودیێکی تایبەتی دەبێت و فتواشی پێوەرگیراوە ئەمە وا دەکات کەەوە ئێمە زۆر جار جۆمان لێ دەبووگەوە خەڵکێکی بەداخەوە دەنگ ناخۆش لە مزگەوتەکان بانگ دەدات دەبێتەوە هۆی بێزاری خەڵک چونکە دەنگی ناخۆشیش بەهرەیەکە بەڕاستی ڕەب العالەمین نایداتە هەموو کەس ئەو دەنگخۆشانە کۆکراونەتەوە کەسێکی دەنگخۆش بانگ دەدا بۆ ئەو شوێنە بۆ ئەوی خەڵک بزانێکەوە بانگ چەندە ئەهمیەتی هەیە لە لای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و حکوومەتی هەرێمی کوردستان چەندە گرنگی دەدات بە لایەنی دەنگخۆشی و بانگبێژی بۆیە ئەو پرۆژێکی بەردەوامە و کاری لەسەر دەکەین توانم بڵێم لە ستەنتەری شاری هەولێر کۆتایی پێهاتووە ئێستا لە دەوروبەری هەولێرن دواتر دەچینە شاری دووهۆک و شاری سلێمانی. دەستخۆشیت لەکەین مامۆستا نەبەز ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لەگەڵمان بووی وەڵامدەری پرسیارەکان بوویت ئامادە بووی لێرە. زۆر سپاس بزنم. سپاس.